گۆزەیە و گلێنەیە. لە کاتی کارکردن لە پرۆژەی ئاوی گوندی سیتکانی سەر بە ناحیەی دیانە چەند پارچە شوێنەوارێک دۆزراونەوە کە مێژوویەکی دێرینیان هەیە و بۆ بەر لە هاتنی ئاینی ئیسلام بۆ کوردستان دەگەڕێنەوە. کاتێک لە کاتی هەڵکردنی پرۆژە خاکە چەند ئاسارێک کەوتە بەرچاومان، دوایەوە هەستان جەماعەتی خۆمان هەستان بە ئاگدارکردنەوەی جەماعەتی ئاسار و ئاسایش. ئەو پارچە شوێنەواریانەی دۆزراونەتەوە ئێسچی مرۆڤێکە لە گوندی سیتکانی سەر بە ئیدارەی سۆران. مێژوەکەی بۆ زیاتر لە 3000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەمەش یەکەم جارە لە ئیدارەی سۆران شوێنەواری لەم شێوەیە دەدۆزرێتەوە. گرنگی دۆزینەوەی شوێنەواری ئەوها لەو شوێنانە ئەوەیە کە بەهۆی ئەو شوێنەوارانە ئێمە دەتوانین کۆرۆنۆلۆژیایەکی مێژووی دروست بکەین، واتە تەسەلسول و زنجیرەیەکی مێژووی دروست بکەین. ئەوە بۆ نمونە مەسەڵەن لە گوندی سیتکان بۆمان یەکلایی بەوە کە بەر لە 3000 ساڵ پێش ئێستا ژیان لەو ناوچەیە هەبووە و بەڵام ئەگەرچی هەتا ئێستا کاری ڕووپی و تەواو نەبووە، کاری ڕووپیوێکی تەواو ئەنجام نەدرایە، داتایەکی تەواومان نییە، بەڵام ئەوانە یارمەتی دەرمان دەبیتن بۆ تەواوکردنی مێژووی کورد و کوردستان کە بۆشایی زۆرمان لە سەردەمە مێژوویەکان هەیە، بەڵام بەهۆی ئەوە دەکرێتن تەواوی ئەو بۆشاییانەی کە لە مێژووی ئێمە هەیە پڕ بکرێتەوە. بە دووری 8 مەترێک لە گۆڕی ئەو مرۆڤە گڵێنەیەک هەیە کە بۆ هەڵگرتنی دانەوێڵە بەکارهاتووە و مێژوەکەی بۆ چاخی ئاسن دەگەڕێتەوە. بۆمان دەرکرد کە ئەو جۆرە گلێنانە وەکو هەڵگرتنی دانەوێڵە بۆ هەڵگرتنی دانەوێڵە وەکو کەندووی کوردەواری خۆمان بەکار هاتووە بۆ نیسکوونۆک و گەنم و جۆ و ئەو بابەتانە. ناوچە شوێنەواریەکانی سۆران بەشێکیان مێژوەکەیان بۆ پێش زاین و هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە کە ژمارەیان دەگاتە 1100 ناوچەی شوێنەواری، بەڵام تا ئێستا مۆزەخانەیەکیان بۆ دروست نەکراوە و نەکراونەتە سەرچاوەیەک بۆ ڕاکێشانی گەشتیار و ناساندنی مێژووی ناوچەکە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سیتکان لە ناحیەی دیانە.